کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان. لاوانی سەرجەم پارچەکانی کوردستان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا توانیان کە 3 کۆنفرانس بە بەشداری زۆربەی لاوانی چوارپارچەی کوردستان و هەرجارە لە لایەن ڕێکخراوەکانی لاوانی پارچەیەک بەڕێوە ببن. بەڵام ئەمساڵ و لە مانگی ڕابردوودا کە بڕیار بوو کۆنفرانسی چوارەم لەلایەن لاوانی ڕۆژهەڵاتەوە بەڕێوە بچێت، لە کۆتاییەکانی مانگی 6دا ڕاگەیەندراوێک دەرکرا لە هەمبەر بەڕێوە نەچوونی کۆنفرانسی چوارەمی لاوان. ئەم کاتەدان باش بینەرانی تیشک تیڤی، من نیشتمانم لەگەڵتانم بە پێشکەشکردنی بەنامەیەکی تایبەت سەبارەت بەم بابەتە. هیوادارم کە ئێوەش تا کۆتایی بەنامە لەگەڵمان بمێنن. لەم بەنامە تایبەتەدا چەند میوانێکمان لە ئستودیۆ هەیە و هەروەها 2 میوانیشمان بە تەلەفۆن هەیە. سەرەتا پێکەوە راپۆرتێک دەبینین سەبارەت بە کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان و دەقی ڕاگەیەندراوی لێژنەی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان. لەگەڵمان بمێنن. کۆنفرانسی نەتەوەیی لاوان هەوڵێک بۆ بەهێزکردن و ڕێخستنی ئامانجەکانی لاوان یان پرۆژەیەکی نەزۆک بە مەبەستی تایبەتی هەندێک لایەن. یەکەمین کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان ساڵی 2011 زاینی لە شاری ئامەدی باکووری کوردستان بەبێ بەشداری ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە چوو. ڕۆژانی 15 تا 17 مانگی مارسی 2012 کۆنفرانسی دووهەم بە بەشداری زۆرترین ڕێکخراوەکانی سەرجەم لاوانی چوارپارچەی کوردستان لە شاری هەولێر بەڕێوە چوو کە بەشداری و هاوکاری زۆربەی لایەنەکانی پێوە دیار بوو. ڕۆڵی کۆنفرانس بەو شێوەیە بوو کە هەر ساڵ لە یەکێک لە پارچەکانی کوردستان و لەلایەن ڕێکخراوەکانی ئەو بەشەی کوردستان بەڕێوە بچێت. لە کۆنفرانسی دووهەم بڕیار درا کە کۆنفرانسی داهاتوو لەلایەن ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژاوای کوردستان و ئەگەر بارودۆخەکە لەبار بوو لە ڕۆژئاوای کوردستان لە شاری قامیشلو یا لە شاری هەڵەبجە ببەسترێ. بەڵام ئەوە ڕووی نەدا و سەبارەت بە گرتنی کۆنفرانس ناکۆکی کەوتە ناو لێژنەی ئامادەکاری، بۆیە 2 کۆنفرانس، یەکێکیان لە ڕۆژئاوای کوردستان و کۆنفرانسی دیکە لە مانگی ئاوریلی 2013 زاینی لە کەمپی پەنابەرانی ڕۆژئاوا لە دوومیز بە بەشداری 46 ڕێکخراوی لاوان بەڕێوەچوو کە بە پێی ڕاگەیەندراوی لێژنەی لاوانی ڕۆژهەڵات سەبارەت بە بەڕێوەنەچوونی کۆنفرانسی چوارەم بڵاویان کردوێتەوە. بەشێک لە هۆکارەکانی کەرتبوونی کۆنفرانسی سێەم دەگەڕێنەوە بۆ پەرش و بڵاوی ڕێکخراوەکانی ڕۆژئاوا و زاڵبوونی هێژمونی ڕێکخراوەکانی سەر بە پێکەکە لە ڕۆژئاوا و لەلایەکی دیکەشەوە کەمتەرخەمی بەشێک لە ڕێکخراوەکانی لاوانی باشووری کوردستان. ئەم کێشانە بەردەوام بوون و ڕێگە خۆشکەر بوون بۆ ئەوەی کۆنفرانسی چوارم نەبەسترێ و ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات ڕاگەیەندراوێک بڵاو بکەنەوە. لە بەشێکی ڕاگەیەندراوی بەڕێوەنەچوونی کۆنفرانسی نەتەوەیی لاوانی چوارپارچەی کوردستان لە ڕێکەوتی 25 مانگی ژوان بڵاو کرایەوە، دوای ئاماژەکردن بە ڕەوتی بەڕێوەچوونی کۆنفرانسەکانی پێشوو هاتووەکە. لە کۆنفرانسی سێەمدا پەرش و بڵاوی ڕێکخراوەکانی ڕۆژئاوا و زاڵبوونی هێژمۆنی ڕێکخراوەکانی سەر بە پێکەکە کۆنفرانسی سێەمی کرد بە 2 بەش لە 2 شوێنی جیاواز، یەکێکیان لە ڕۆژئاوا و ئەوی دیکەیان لە کەمپی پەنابەرانی ڕۆژئاوا لە دوومیز، کە بەشێک لە هۆکاری کەرتبوونەوەکە دەگەڕایەوە بۆ لایەنەکانی سەر بە پێکەکە و هۆکاری دیکەش کەمتەرخەمی بەشێک لە ڕێکخراوەکانی لاوانی باشووری کوردستان. لێرەدا بەستێن بۆ دابەشبوون کرایەوە و هەوڵەکان بۆ نەزۆکردنی کۆنفرانسی چوارەمی نەتەوەیی لاوان خۆش بوو. بۆیە هەلا سەرەتای کاری لێژنەی ئامادەکار کە بەپێی بڕیاری کۆنفرانسی سێەم کە لە خاڵی 26 ئاماژە بۆ دەکا، کۆنفرانسی چوارەم ئەرکی ئامادەکاری و ڕێکخستنەکەی لە ساڵی داهاتوودا لە ئەستۆی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانە و ئەوان کات و شوێنەکەی دیاری دەکەن. دوای ئەوە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەوڵی ئامادەکاری بۆ گرتنی کۆنفرانس بوون، هەروەک لە بەشێک لە ڕاگەیەندراوەکەیاندا هاتووە کە لە یەکەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات
لێژنەی هاواهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات پێکهات و پاشان ئەو لێژنەیە سەردانی زۆربەی ڕێکخراوەکانی لاوانی لە هەر چوار پارچەی کوردستان کرد و دەرەنجامی سەردانەکانیشی لە سێمیناری ئامادەکاری کۆنفرانس لە سەرەتاکانی مانگی پێنجی 2014 زاینی کە لە سلێمانی بەڕێوەچوو بەسەرجەم ڕێکخراوەکانی لاوانی چوار پارچە ڕاگەیەنرا و لایەنەکانی سەرنج و تێبینیەکانی خۆیان خستە بەرباس و لەوێدا بڕیاری گرتنی کۆنفرانس لە مانگی 6 2014 زاینی و لە شاری هەڵەبجەی شەهید پەسەند کرا. بەشێکی دیکەی ڕاگەیەندراوەکە ئاماژە بەوە کراوەکە تا ئێستاش دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ لاوانی پێکاکە هیچ وەڵامێک لەلایەن ئەو ڕێکخراوەیە نە بە لێژنەی باکوور و نە بە لێژنەی ڕۆژهەڵات نەدراوەتەوە. هۆکاری دیکەش دەگەڕێنەوە بۆ کەم تەرخەمی لەلایەن سەرۆکی لێژنەی باشوور کە مەبەست ڕێکخراوی لاوانی سەربە یەکێتیە کە لەگەڵ لێژنەی ڕۆژهەڵات دەجوڵایەوە و بڕیارەکانیان بە لێژنەی باکووری سەربە پێکاکە دەبەستەوە. هەروەها لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە کە لەبەر ئەو هۆکارانە و هۆکاری دیکەش هەوڵەکان بۆ بەستنی کۆنفرانسی نەتەوەیی لاوان بە بەشدار نەبوونی ڕێکخراوی لاوانی سەربە پێکاکە و بەشێک لە لایەنەکانی باشوور پەکی کەوت و خولیای لاوانی کوردستان بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لەو کۆنفرانسە لەبەر کەوت. لە کۆتایی ڕاگەیەندراوەکەدا هاتووە ئێمە وەک ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات ئاواتەخوازین لە داهاتوودا هەموو ڕێکخراوەکانی لاوانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بەدوور لە دەمارگرژی و بەرژەوەندی تاک ڕێکخراوەیی و هێژمونی خوازی بێنە سەر ئەو باوەڕەکە لەو جۆرە هاوکاریانە تەنیا بەرژەوەندی کورد بەگشتی لەبەرچاو بگرن. بەو بیرەوە ڕێگا بۆ هاوکاری جەمعی و هاوبەش خۆش بکەن. ئەوە بۆچوونێکە کە لاوانی ڕۆژهەڵات بە هەستی بەرپرسیارەتی و نیشتمان پەروەریەوە پێڕەوی دەکەن. بەخێر بێنەوە خۆشەویستانم پێکەوە تا ڕادەیەک بەپێ ئەو راپۆرتێکە بینیمان ئاگاداری هۆکارەکانی بەڕێوەچوونی ئەو کۆنفرانسە بوون. ئێستا لە ئستودیۆ چەند میوانێکمان هەیە کە پێکەوە گفتوگوی زیاتر دەکەین. میوانانمان کاک ئەمینی قادری بەرپرسی کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات و ئەندامی لێژنەی ئامادەکار، کاک فوادی جعفەری بەرپرسی ناوەندی لاوانی سازمانی خەباتی کوردستان و ئەندامی لێژنەی ئامادەکار، کاک جەلالی ڕەوانگەر کە وتەبێژی لێژنەی هاوەهەنگی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵاتن و ئەندامی لێژنەی ئامادەکاریشن و کاک ڕێبازی شەریفی بەرپرسی پەیوەندیەکانی گروپی کاری قوتابیان و لاوانی پارتی ئازادی کوردستان و ئەندامی لێژنەی ئامادەکاریشن. هەروەها دوو میوانیشمان بە تەلەفۆن لەگەڵ دەبێت کاک ڕەمەزان مۆرای وتەبێژی لێژنەی ئامادەکاری باکوور بۆ چوارەمین کۆنفرانسی نەتەوەیی لاوانی هەر چوار پارچەی کوردستان و کاک ئەحمەد ئەمین ئەندامی لێژنەی ئامادەکاری ڕۆژئاوا بۆ چوارەمین کۆنفرانسی نەتەوەیی لاوانی هەر چوار پارچەی کوردستان. سەرەتادا بۆ ئەوەی کە بچینە ناو باسەکەمان لە وتەبێژی لێژنەی هاوهەنگی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات کاک جەلال دەست پێ دەکەین. ئێوە وەکو وتەبێژ کە تا ڕادەیەک زیاتر ئاگاداری بەڕێوەچوونی کاروبارەکانن لە ماوەی ئەو یەک ساڵەدا کە ئەرکی بەڕێوەچوونی ئەو کۆنفرانسەتان پێشپێردرا، کارەکان چۆن بوو و چی بوو کە ناچار بوون ئەو ڕاگەیەندراوە دەرکەن؟ لەگەڵ سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم لاوانی کوردستان بەتایبەت لاوانی کوردستانی ڕۆژهەڵات، لێرەدا من سەرەتا دەمهەوێ بە شێوەیەکی کورد ئاوڕێک لە سێ کۆنفرانسی ڕابردوو بدەینەوە کە چۆن و بە چ شێوازێ بەڕێوەچوو دواتریش چوارمین کۆنفرانسەکانی ئەو هۆکارانە کە بوونە بەربەست لەسەر بەڕێوەنەچوونی کۆنفرانسەکە. سەرەتا لە ساڵی 2011 لە باکووری کوردستان کۆمەڵی لەو ڕێکخراوانە کە لە باکووری کوردستان تێکۆشانیان هەبوو بیریان لەوە کردەوە کە شوێنێک دروست بکەن، ئۆتاقێکی فکر بێ بۆی کە بتوان لاوانی سەرجەم پارچەکانی دیکەی کوردستان لە دەور یەک کۆ بکەنەوە و بتوان هاوڕاییەک و هاواهەنگیەک دروستکەن کە دروشمی کۆنفرانسەکەش لە پێناو یەکگرتووی نەتەوەیی لاوانی کوردستان بوو. بەڵام بەداخەوە ئەو کاتە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان نانتوانی بە کۆمەڵێک هۆکارەوە بەشدار بن لەو کۆنفرانسەدا، بەڵام پابەندی بڕیار و پرینسیبەکان ئەو شتانەی کە لەو کۆنفرانسە دیاری کرابوو کە بەپێ و بڕیاراتانە هەر جارێ
کۆنفرانس لەلایەن پارچەیەکی کوردستانەوە بەڕێوە دەبرێت و ما باقی لایەنەکانی دیکەش تێدا بەشداری دەکەن. لە کۆنفرانسی دووەم کە ساڵی 2012 لە هەولێر پایتەختی هەرێمی کوردستان گیرا، لێدا ئێمەش ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات هەر هەمومان بەشداری ئەو کۆنفرانسە بووین و لەوێدا هەندێک بربەست و کێشە هاتە پێش کە ئەتوانن ئەو کێشانە کە ئێسێمە لە کۆنفرانس چوارمە لەگەڵی بەرەو ڕووین هۆکارەکانی لێەوە بگەڕێنەوە بۆ ئەوەیە کە ئەو کات هەژمونی خوازی لایەنێک کە خۆی بە خاوەنی ئەو کۆنفرانسە دەزانی و دەستپێک لەلایەن ئەوانە و مەجموعێک لە هاوڕێیانی دیکە لە باکووری کوردستان کە کۆنفرانسەکە بنیادنرابوو پێیان وابوو دەبێت خۆیان زاڵ بکەن بەسەر کاروباری کۆنفرانسدا کە هەر لە کۆنفرانسی دووەمە ڕەنگی داوە، بەڵام بەخۆشیەوە ئەو کاتە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور و ڕۆژئاوا توانیان بە شێوەیەکی هاواهەنگ لە بەرابەر ئەو هەژمونی خوازیە بوەستنەوە. ئەو بوو بە بەربەستێک کە ئەو لاوانی سەر بە پەکەکە لە سێمین کۆنفرانسدا هەوڵی ئەوە بدەن کە کۆنفرانسەکە دوو کەرت بکەن کە بەداخەوە کۆنفرانسەکە بە پێی بڕیاری کۆنفرانسی دووەم ئەوە بوو لە بەهۆی ئەگەر لە ئازادی کوردستانی ڕۆژئاوا مەجای ئەوە ڕەخسا کە بتوانین کۆنفرانسی سێهەم بەڕێوە بین ئەو کاتە کۆنفرانس لەوێ بەڕێوە بچیت لە ئەگەری بەڕێوە نەچوونی ئەوە دەکەوێتە دەستی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژئاوا کە هەر لەو کۆنفرانسەدا لیژنەیەکی 5 کەسی بۆ پێک هات بۆ بەدواداچوون و هەڵسەنگاندنی وەزعیەتی دوای کۆنفرانسە کە ئایا کوردستانی ڕۆژئاوا ئازاد دەبێت یا ئەوەی هەلومەرجەکە دەگۆڕدرێت و ئەو لیژنەیە دیاری بکە کاتی و شوێنی کۆنفرانسەکە چی دەبێت. بەداخەوە کاتێش سێ کەس لە ئەندامانی لیژنە موافقی بەڕێوە نەچوونی کۆنفرانس بوون لە کوردستانی ڕۆژئاوا چون ئەو کاتنە ئازاد بوو هێشتا دەسەڵاتی بەشار ئەسەد حاکم بوو بەسەر ئەو پارچەیەدا، بەڵام لاوانی لایەنگیری پەکەکە پێیان وابوو دەبێت ئەو کۆنفرانسە هەر لەو پارچەیە بەڕێوە بچێت و ئەو ڕێکخراوانش کە بە شێوەیەک هەژمونیان زاڵە بەسەریاندا لەگەڵ خۆیان کۆکردنەوە و لە ڕۆژئاوا کۆنفرانسی سێمیانگە کە کردیان بە دوو کەرتەوە. ما باقی سەرجەم ڕێکخراوەکانی دیکە لە هەر چوار پارچەی کوردستانی لە کەمپی دوومیز ئەو کۆنفرانسە گیرا. دوای ئەوە ئێمە بۆ ئەوەی بتوانین وەکو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو یەکدەنگیە دروستکەینەوە لە نێوان سەرجەم ڕێکخراوەکانی لاوان لە هەر چوار پارچەی کوردستاندا سەرەتا بۆ خۆمان وەکو ڕۆژهەڵات بۆی هاودەنگی لە نێوان تەنان ئەو لە هاوڕێیانمان لە کۆنفرانسی یەکەمی ئەوەی کەپەکە بەڕێوەبر لە ڕۆژئاوا بەشدار بوو ما باقی ڕێکخراوەکانمان کە لە دوومیز بوون. ئێمە کۆنفرانسی یەکەمی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانمان گرت، لەوێدا تەوەرێکی مشخصمان دیاری کرد بۆ کۆنفرانسی چوار پارچە کە باس لەوە بکەین کۆنفرانس بە شێوازێ بەڕۆشی ئامادەکاریەکانی چۆن بێ هەر لەوێدا لیژنەیەکی هاواهەنگی ڕێکخراوەکان پێکهاتوو لە هەموو ڕێکخراوەکانی کوردستانی ڕۆژهەڵات پێک هات. دوای ئەوە لیژنەکە بە دوواداچوونی کرد لەسەر کات لەسەر شوێن سەردانی زۆربەی ڕێکخراوەکانی کرد و لە دوایین دانیشتنیشماندا بە پێی دەقی ڕاگەندراوە کە هاتووە ئەو ڕاگەندراوەمان بڵاو کردێتەوە کە دواتر هاوڕێیان دیکەش دەتوانین لەسەر هۆکارەکانی ئەو گرفت و بربەستانە کە لەسەر ڕێکەمان بوو باسی بفەرمون. کاک فواد، ئێوەش کە ئەندامی لێژنەی ئامادەکار بوون دوایەوەی کە ڕاگەندراوێکتان دەرکرد زۆربەی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات هاوڕا بوون، بەڵام دواتر چەند ڕێکخراوێک ئەو ڕاگەندراوەیان قبول نەکرد و دانەژێر بڕیارەکانی خۆیان. ئەو هۆکارانە بۆ چیە گەڕایەوە؟ زۆر سپاس. سەرەتا سڵاو و ڕێزمەیە بۆ کارمەندانی تیشتیوی. پێشەوەی جواب پرسیارگە بدەمەوە یەک تۆز گەڕێمەوە بۆ دووەوە. ئێمە لاوانی ڕۆژهەڵات بە پێی عرفی هەموو کۆنفرانسەکانی ڕابردوو قەرار بوو شوێن و کاتی دیاریکراوی کۆنفرانسی چوارەم لاوانی ڕۆژهەڵات لە ئەستۆی بگرن. ئێمەش بە پێچەوانەی سێ کۆنفرانسی ڕابردوو ینی لە سێ کۆنفرانسی ڕابردووە هیچ کات ئەو کارە نەکرا کە ئێمە وەکو لاوانی ڕۆژهەڵات سەردانی هەموو ڕێکخراوەکان بێ جیاوازی لە باشوور و باکوور و ڕۆژاوای کوردستانمان کردووە، ڕاو بۆ چوونیامانە وەرگرووە کە لەکوێ بیگرین، چۆن بیگرین، کەی بیگرین، حتا بە هاوفکری لەگەڵ ڕێکخراوەکانە زۆر کات وها بووە کە کاتەکەیشمان گۆڕیەوە، یعنی ئێمە وەکو خۆمان بڕیارمانداوە کاتێکمان دیاری کردووە، بەڵام بە هاوفکری لەگەڵ لیژنەی باشووریا باکوور کاتەکە گونجاو نەبوو گۆڕیومانە، یعنی مە بەسمەوەی ئەوە کارێ بووە کە ئێمە وەکو ڕۆژهەڵات کردومانە بۆ یەکەم جار. ئەوە لایەنێکی دووەمین لایەنی ئەوەی کە ئێمە ئەو ڕاگەندراوان بڵاو کردو، ئێمە کۆبوونەوەمان بووە، کۆبوونەوەیکی زۆرمان لەناو خۆمانە هەبووە. هۆکاریەوەی کە ڕاگەندراوەکەتان کردەوە بۆچی؟ ئێمە ئەو ڕاگەندراوەمان بۆ بڵاو کردو سریە لەو هاوڕێیانە هێڵی سووریان دیاری کردبوو. ئەم کۆنفرانسا گەر تۆ باز لە کۆنفرانسەکە دەکەیت ئەڵەی کۆنفرانسی لاوانی چوارپارچەی کوردستان، زمانێکە تۆ باس لە لاوانی چوارپارچەی کوردستان کرد هەر لاوێ مافیەوەی هەیە لەو کۆنفرانسەدا بەشدار بێ. یعنی من بۆم نییە هێڵی سووردا بنێم کە بڵێم کاگەمینی قادری هێڵی سوورەگە لەو کۆنفرانسە بەشدار بێ، چونکە ئەو کۆنفرانسی من نییە، کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتە. سریە لەو هاوڕێیانە بەداخەوە هێڵی سووریان دیاری کرد بوو کە ئەگەر فڵان لایەن
کە لایەنێکی کوردن و کە لاوانی کوردن و ڕێکخراوەیەکی کوردستانین لەو کۆنفرانسەدا بەشدار بن ئێمە بەشدار نابین ئەوە لایەنێکی وەلایەنێ تریشە گێرمەوە بۆ ئەوەی کە کۆنفرانسی ڕابردوو بوو بە دوو کۆنفرانس ئەوان ینی بە باوەڕی من کێشە لەسەرەوە بوو کە ئەویان قبول نەبوو کە لە هەڵەبجە بگیر درێ ئێمەش وەکو لاوانی ڕۆژهەڵات هەڵەبجەمان بە چەندین هۆکار پێباش بوو ینی ئێمە چونکو بە حکمی ئەوەی کە لە وڵاتی خۆمانین لە خاکی خۆمانین لە باشووری کوردستانین بۆ ئێمە هیچ کام لە شارەکانی باشووری کوردستان فەرقی نەبوو بەڵام لە سری ئیمکانات و مەسەڵەوەی کە لە مەرز نزیک بوو هەڵەبجە هێمایەکی نەتەوەیی هەبوو هەڵەبجە دەنگدانەوەیکی حزبی زۆری لەسەر نەبوو ئێمە هاو فکری لەگەڕ لە هەموو ڕێکخراوەکان لەسەرەوە کۆک بووین کە لە هەڵەبجە بکرین بەڵام بەداخەوە سریە لە هاوڕێیان کە لە کۆنفرانسی سێ لە ڕەمیلان بەژاریان کردبوو لەگەڵ ئەو بریارە مخالف بوون ینی مخالف لەگەڵ کۆنفرانسەکە نەبوون بەڵام بە دیاریکراوی بۆ خۆتان وەکو لێژنەی لاوانی ڕۆژهەڵات ئەو هاواهەنگێ لە نێوان خۆتانە هەبوو بەبەستی سەرەکی پرسیارەکە ئێمە هەمومان ئەمە بە نووسراوەیش ئەگەر ئیجازە بدە ئێمە بە نووسراوە ئێمە پێشەوەی کە کارەکانمان دەست پێ بکەین نووسراوەیەکمانەیە کە پابند بین بە کارەکانمان و هەموو ڕێکخراوەکان بێ جیاوازی هەموو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرپرسەکانیان ئیمزایان کردووە بەڵام بەداخەوە لە ڕاگەندرا ئەو ڕاگەندراوەی کە حتا ئێمە لەسەری کۆک بووین لە کۆبوونەوەیکە هەموو ڕێکخراوەکان کۆک بووین لەسەری بەڵام دوای بڵاوکردنەوەی ڕاگەندراوەکە دوو لایەن لە هاوڕێیانمان بە هۆکار بە نازان بەچ هۆکارێکە ئەتوانین لە خۆیان پرسی باشترە پاشەگەز بوونەوە لەو ڕاگەندراوە و ڕاگەندراوەکان قبول نەکرد بەڵام سەرەتای ڕاگەندراوەکە باوفکری هەموو ڕێکخراوەکان زۆر سپاس مەمنون کاکەمین ئێوەش کە ئەندامی لەژنەی ئامادەکار بوون کاکفۆ داماژەی بە هەندێک لە ئەو کێشانەیە و هۆکارانە کرد دوای ڕاگەندراوەکە ئێوە لاوانی ڕۆژهەڵات کێشەکانتان چی بوو یا ئەسڵ هۆکاری سەرەکی یا چی لە پشتەوە بوو کە ئەوان پشتیوانی لە ڕاگەندراوەکەەوە نەکەن یەکێک لە سەرەکی ترین کێشەکان کە بوو سربەخۆ نەبوون لە بڕیاردانەکانە بوو کێشەی تریژ ئەوە بووە کە تا و کاتێک کە بڕیار بوو خەرجی کۆنفرانسەکە لەلایەن حکوومەتی هەرێمە داوین بکرێت چون ئەمە ڕسمێ بوو لە کۆنفرانسی دووە دانرا بە پێیەوەی کە حکوومەتی هەرێم حکوومەتێکی نەتەوەیی سیرکراوە لەلایەن لاوانی هەر چوار پارچەوە هاوکاری زۆرینەی لایەنەکانی کردووە بۆ بەڕێوەچوونی کۆنفرانسەکە بڕیاروا بوو کە بۆ کۆنفرانسی چوارێژۆکە کۆنفرانسی دووسێ یارمەتی مادی بدات بەڵام دوایەوەی کە هەندێک لایەن بوون بە بربەست لە ئەو شتاوە سرێ هۆکار بوو بۆیە کە ئەوان خەرجەکەیان نەدا خەرجەکە کەوتە ئەستۆی لاوانی ڕۆژهەڵات ئەوان پاشگەز بوونەوە تەنان لایەنێکیان وەکەوەی کە بۆەوەی کە سربەخۆش نەبوو ڕاگەاندنەکەی بڵاو کردەوە بەڵام دوایی لای برد و ڕاگەاندراوێکی تریاندا ئەوەی سەرەکی ترین کێشەیش کە ئەو هاوڕێیانە بوویان هەڵەگەڕێتەوە بۆ دابینکردنی بەشی مادیەکە و سربەخۆ نەبوون ئەم دوو کێشە بوو بەوەی ئەوەی کە ئەوان نەتوانن ئەو ڕاگەاندنە بدەنوە لەگەڵیان نەبن ئەگەنا کێشەیەک نەبوو خۆیان پێشتر داوای جریانی کارتان بۆ ئامادەکاری کۆنفرانسەکە ئێوە هیچ کێشەیەک نەبوو لە کارتانەوە بەردەوام هاواهەنگ بوون لەگەڵ یەکتر یانەوەی کە هەرەوەی کە باس دەکەن کە دەڵێن سربەخۆ نەبوون چون هەندێک لایەنیش کە ئێوە بەوە تاوانبار دەکەن کە ئێوەش سربەخۆ نەبوونە نا ئێمە سربەخۆبوونەکەەوە بوو کە ئێمە بەپێی بڕیارەکانی کۆنفرانسی دوو سێ تا ئێستا بەڕێوە کارەکانمان بردوۆتە پێش و هیچ هەموو کۆنفرانسەکانمان قبول بووە ئەوان تەنیا کێشەیان ئەوە بوو کە کۆنفرانسی سێیان قبول نەبوو کاتێککە بڕیارەکانی کۆنفرانسی سێمان بەڕێوە برد ئەوان کێشەکانیان لەوێەوە دەستی پێکرد و شتێکی تریش کە بوو لە کێشەی نێوان ئەو هاوڕێیانە وتم سربەخۆ نەبوونیان لە بابەتی ئەوەی کە ئەوان بەشداری کۆنفرانسی ڕەمێڵانیان کرد بوو پێیان سەخت بوو کە ئێمە هەردوو کۆنفرانسەکەمان کۆکرۆتە تان کارمان سپارد بەوان داوامان کرد کەوتە بێژ بن بەڵام نەیان کرد بە بۆنەیەوەی کە خەلەل خەنە ناو کارەکە داوامان کرد کە ئەو ئەرکانەی کە پێمان سپاردون لایەنەکانی تریش کە ئەوان بێ هەڵوێست بوون بە نسبەت کۆنفرانسی سێ وتوان کە بەشی بەڕێوەبەری و بەشی مادی و ڕێخستنەکەش ئێوە بیکەن کە بازم لەوایش کەم تەرخەم بوون و کێشەیەک لە ناو کاروباری ئێمە تا ئەو کاتە نەبووە وەکو لاوانی ڕۆژهەڵات هەموو هاو هەڵوێست بووین و تەنانەت خۆیان داوایان کردو کە ڕاگەیاندن بدەین یەکێک لەو لایەنانە کە ئێستا دژی
ڕاگەیاندنەکەی و ئەڵێت کە ئێمە سەربەخۆ نەبووین خۆیان داوایان کرد کە ئێمە ڕاگەیاندن بدەین وەک کنفرانسە بەڕێوە نەبین تەنانەت ئەوەی کە ئەوان مقایسیان کرد لەگە کنگرەی نەتەوەیشان مقایسیان کەوتیان خۆ بەقەیەوە گرنگ نییە ئەو بەڕێوە نەچوو ئێمە ڕاگەاندن بدەین بڵین کە بەڕێوە ناچێت ئەمە لە گروپ مایلی هاواهەنگی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتە هەیە کە ئەوان خۆیان داوایان کردو کە ئێمە ڕاگەیاندن بدەین بەڵام ئێمە ڕاگەیاندنەکەمان تاخیریش خست تا ئاخرین کاتیش وەستان لەسەر ئەوە و ئێمە ئەو ڕاگەیاندنیشەکە دراوە بە پێی ئەو سمینارە بووە کە ئێمە بەڕێوەمان بردەوە لاوانی هەر چوار پارچە لەوێ بوون کە پەسەند کراوە کنفرانس لە کۆتایی مانگی لە مانگی شەشا بەڕێوە بچێ ئێمە تا کۆتاییەکانی مانگی شەشیش ڕاوەستین لەسەرەوەی کە و کنفرانسە بەڕێوە بچێ بەڵام بەداخەوە ئاوڕیانە کەم تەرخەم بوون و ئێمەش ڕاگەیاندنەکەمان لەسەر ئەو شتە داوە. زۆر سپاس. کاک ڕێباز ئێوەش کە خۆتان هەر ئەندامی لێژنەی ئامادەکار بوون هەمووەکو هەڵوێستی ڕێکخراوەکەی خۆتان هەم وەکەوەیش کە هەندێک لایەن لە شوێنەکان دیکە لە ماڵپەڕەکانی خۆیان یان ڕاگەاندنی خۆیان باسییان کردووە کە کێشەیەوەی کە زۆربیان خوێندکار بوونە یانەوەی کە بارودۆخی ئێستای کوردستان زۆر لەبار نەبووەوانە ئایا تەنها بەڕاستی ئەو کێشانە هەبووە نەدەکرات جۆرێک لەگەڵ ئەو کێشانە پێکەوە هاوەهەنگ بن و بتوانن لە کۆتاییدا کۆنفرانس بگرن نەکەوەی کە ڕاگەاندراوێک دەربکەن کە کۆنفرانس بەڕێوە ناچێت. مەسلەی ئەوەی کە فرمود مەسلەی خوێندکار هەبووە یاوە کە کاتی خوێندن بووە ڕاستە ئەمە هەبوو بەڵام لە ئێمە قرار بوو 1 تا 6 کۆنفرانس بگیرێ بە هۆکارەوەی کە خوێندکار هەبوو دەرس خوێندن هەیە و کاری خوێندنەکە هەبوو ئێمە خسمانە 27 مانگی 6 نەدەبوو مەسەلەن مانگی با من بڕێک بگەڕمەوە دواتر بۆی کە بۆ لەبەرەوەی کە ئێمە هەروە خۆمان وەکو ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان لە مێژە خەریکین ئێمە لە کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتوە لە پێش ئەوە 4-5 مان کارمان کرد بۆی کە بتوانین کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بگرین لە دوای ئەوە کارمان کرد بۆی کە ئەو لێژنەیەمان دروست کرد بۆی کە کۆنفرانسی کار بکەین بۆ بەڕێوەچوونی کۆنفرانسی چواری لاوانی چوار پارچە هەم وەکو کات هەم وەکو ئەوەی کە وەختێکی زۆر لە هەموو لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوام کۆبوونەوە سەردانی تەکتەک ڕێکخراوەکانی چوار پارچەی کوردستان کرا وەکو ڕێکخرا وەکو لێژنە ئەنی تۆ دەبێت لە حدێکدا ڕایگری لە شوێنێکدا دەبێت بڵێ دەرەنجامی ئەو کارە چییە و ئەوەی کە فەرموود بۆ خوێندکار ئێمە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ لێژنەی هەر چوار پارچە قسەمان کردووە قرار بوو 1 تا 6 بگیرێت نەمانگر بە خاتی خوێندکار و کۆمەڵی هۆکاریکە چوینە 26 کا 25 خوێندکار تەواو دەبێەوە 26 ئێمە دەست بکەین بە کۆنفرانس بەڵام ئەوەی کە ئەو مشکلانە پێشادەوەی کە ئێستا شتەکە ئاواگەیشتۆ بۆ ئاخرە مەسلەی خوێندکار یا مەسلەی کۆمەڵە شتیکەنی ئەوڵەن کۆنفرانس وەکو جەنابیشە دەزانین کۆمەڵێک کاری دەوێت کارێکی گەورەیە ئێمە وەکو لاوانی ڕۆژهەڵات کە کۆنفرانسمان کرد کۆنفرانس لاوانی ڕۆژهەڵاتمان کرد بربەست هەبوو مشکل هەبوو کۆمەڵە شتی زۆر هاتە پێش کە توانیمان بەسەری ئازاڵ بین کۆنفرانسی لاوانی چوار پارچە کە ئەم ساڵ بەڕێوەبەرەکەی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستانە بربەست هەبوو بەڵام ئەوانە بربەست نەبوو ئەو ڕاگەیاندنی کە ئێمە بڵاومان کردەوە شتێکی زۆر سەیری تێدا نەبوو ئێمە ڕامانگەیان کە بە لاوانی چوار پارچەوە بەلاوە بە ڕاگەیاندنەکان بە دنیای دەرەوەمان ڕاگەیان کە ئێمە تا ئێستا گەشتونێت ئەو ئاستی کارە ئەین تۆ دەبێت دەرەنجامێک نەتیجەیەک راپۆرتێک بدرێەوە ئەم راپۆرتی کە دامانەوە شتێکی زۆر سیر و سەمەری تێدا نەبوو ڕەخنەگرتن شتێکی ئوسولیە ئەگەر من ئێستا کە لەگەڵ لێرم و لە ئستودیۆکەیدام کاکجەلالی ڕەوانگەرد کە لێرەیە ڕەخنەی لێبگرم نیشانەی ئەوە نییە دژایەتی دەکەم و ئێمە لە چوارچەوەی کۆنفرانسێکدا کار دەکەین. کاک ڕێباز ئێوە کە بۆ خۆتان وەکو ڕێکخراوەکەی خۆتان ئەگەر پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەشەی هەڵوێستی ئەوان چییە بەرامبەر بە ئەو ڕاگەندراوەیەوە دەرتان کرد و هەروەها ڕێکخراوەکانی پارچەکانی دیکەش ئەوان تا چەند ئەو بڕیارەی ئێوەیان قبول کرد ئەو ڕاگەندرەی ئێوەیان قبول کرد ئەو ڕاگەیاندنە واقعە ئێمە باسمان لە واقع کردووە لەگەڵ ئەوەی ئێوە هەنچونکە ئەمە تەنها لە لاوانی لێژنەی ڕۆژهەڵاتەوە دەرکرا چەندە لاوانی پارچەکانی دیکە قبولی ئەوەی ئێوەیان کرد کە لەبەر ئەو کێشە هۆکارانەوە نەتانتوانیوە قبولیان کرد لێتان زانی ئەمە ئەوانە کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی چوار پارچە بە ئام هاوڕان کۆمەڵێکی دەڵێ زووە بەڵام ئێمە دەبواە نەتیجەی کارێکمان بدا بۆ زۆر جات کە تۆ شتێک ڕادەگەێنی شەر نییە تەواوی ئەوەی کە هەیە دەبێت بڵێ باشەیە ئەوەی هەیە کە بڵێ خراپە کەند و کۆسپەکان باس کرا باز لەوە کراوە کە کێشەکان لە چۆوەن و ئەم ڕاگەیاندنە ئەسەن لایەنێکی بۆی کە چارەسەری بۆ دۆزیەوە ئێمە ئەو ڕاگەیاندنەمان بڵاو کراوەوە ئەمە کەند و کۆسپەکانە بۆ ئەوەی کە بتوانین ڕێگاچارێکی بۆ بدۆزیەوە یا بۆی کە ئێمە دەبێت نەتیجەیەک بدەینەوە بۆ خەڵکە پێمان وایە
نزیکەی ساڵ و نیوێکە کار بۆ هەم کۆنفرانسی لاوانی ڕۆژهەڵات هەم کۆنفرانسی چوار دەکەین بێنەتیجە بێ دواتر زۆر کەس هەیە دەڵە کاکەستان کرد ئەم ڕاگەیاندرا تەنیا راپۆرتکارێکە نەتیجەی کارێکی ئێمەیە جا ئەوەی کە هەتا دقی آخر لەگەڵی ببین و دواتر بشینەوە شتێکی زۆر سەیری تێدا نەبوو و دژایەتی کەسی تێدا نییە من لێرە شەڵم چۆکو ڕێکخراوەکەم چۆکو ئەندامی لێژنا ئێمە دژایەتی هیچ کەسێک و لایەنێکی لە ئاسی ڕۆژهەڵات لە ئاسی چوارپارچە دژایەتی هیچ کەسێکمان نەکردووە راپۆرتکارێکمان داوەتەوە کە ئێمە گەشتونێتە ئێرە بەڵام ئەوەی کە ئەو ڕێکخراوانە لەگەڵی نەبوون و کشاونەتەوە ڕاستەکەی دەبێت لە خۆیان پرسی بۆ یا ئایا هۆکارەکەی چیە ترسانەکەی لە چیە ئەوەی کە ئەو پەیوەندی کە تا ئێستا بووتان لەگەڵ یەکتر هاوڕابوونە لەگەڵتان قبولی ئەوەیان کردووە یاننا دەزانانی ئێمە تا ڕێگەیانەکەمان نووسی هەتاکو هێنامانە بە بڵاوکردنەوەکو هاوڕانی باسییان کرد بێەوە کرد قبولیان کرد ئێمە شوێنێکمانەیە بنێوی گروپ مایل کە هاوڕانیش باسییان کرد ئێمە لێوە بەحز دەکەین ئەمە ڕای هەموو ڕێکخرا ئەو ڕانگەیانە کە بڵاو کراوەتەوە ڕای هەموو ڕێکخراوەکانە ڕای تایبەت بە من نییە ڕێکخراوێکی نییە تایبەت بەو ئێمە هاتوین شیکردنەوەمان لەسەر وازێک کە ئێستا تێداین ئەومان شیکردوێتەوە بەڵام ئەوەی کە تو دواتر بۆ دەکشەوە هۆکارەکەی چییە پشتەکەی بەڕاستی دەبێت لە خۆیان پرسی بەڵام ئێمە و تا ئێستا کە هاتوین گەشتونێتەوە ئاستا و من پێم خۆشە لێرە شتێ چوەکو ڕێکخراوە چوەکو لێژنەکە فەرمووت ئەو ڕاگەیانەی کە بڵاومان کردێتەوە تایبەت بە کۆنفرانسی چوارە و لە ڕاگەیانەکەەوە گەچاوی لێ بکەی ئشارەمان بۆ کردووە ئێمە دەست پێشخەر دەبین بۆ هەر کارێکی هاوبەش چ لە ئاستی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان چ لە ئاسی چوار پارچە ئەمە نابێتە نقطەیە کە ئێمە دژایەتیە سەنگەری لێ بگرین. بەڵێ کاک فواد ئێستا کە ئەو ڕاگەناوەتان دەرکردووە بەڵام دوایە وایە هیچ هەوڵەدەنەوە دیسان بتوانن ڕێکخراوەکانی دیکە هاودەنگێک دروست بێت لەوەی کە هەوڵ بدەنەوە بۆ گرتنی کۆنفرانسیانەوەی کە هەوڵەکانتان دوایەم ڕاگەنراوە چۆن دەبێت وڵا ببوورە من ئەگەر بکرێتوانم وەکو ڕای شخصی خۆم شتە بڵێم بەڵام وەکەوەی کە ئەندامی لێژنامی لێژنەش ئێمە ڕامان گەیاندووە وەکو کۆنفرانس نەخێر بەڵام بۆ کاری هاوبەشی تر بۆ کاری مەسڵان بۆ کارێکی هاوبەشی تر بڵێ ئامادەی هاوکارین لەگەڵ هەم لە چوار پارچە هەم وەکو لاوانی ڕۆژهەڵات هەم لەگەڵ لایەنی شتێتر بەڵام ئەمە جوابی یەک پرسیاری جەنابێ بدەمەوە ئەوەی کە سرێ لەو لایەنانە ڕخنیان گرووە کە کاری خوێندن بۆ خوێندکار بووە یانی تۆ بتەوێت لەناو ئەم هەموو ڕێکخراوانە هەمووی خوێندکارە شتی وانە یانی هەر کۆنفرانس هەر ڕێکخراوێ دوو کەس یا سێ کەسی بەرەکەوە کە لەو کۆنفرانسا بەشدار بێ و هەر ڕێکخراوەی دوو کەسی هەبوو کە خوێندکار نەبێت و لە کۆنفرانس بەشدار بێ ئەمە لایەنێکی کەوانیە دوو هەمینیشی ئەو لایەنی کە ئەوان دژایەتی ئەمەیان کردووە ئەوە یەکە ئەوان ئەڵەن ئێوە کات و شوێنتان دیاری کردووە کە بەپێی عرفی سێدانە کۆنفرانسی ڕابرد و لە ئەستۆی ڕۆژهەڵاتەکە کات و شوێن دیاری بکە یعنی کێشەکە ئێمە ئەوەیە کێشە ئێمە شتێکی وانیە کە کێشەوەی کە ئێوە کات و شوێنەکەتان دیاری کردووە بۆیە کێشەی ئێمە ئەوەیە کە ئەوان ئەڵێن ئێمە چونکو ببوورە ئەو لایەنەی کە سەرەتا ئەم کۆنفرانسی وەکو بیرۆکەیەکە کە من بەلام و بیرۆکێکی پیرۆز بووە جوان بووە شتێکی باش بووە داناوە ئەڵێ بدونە ئیجازەی ئێمە شتەکە ئاوایە ئێوە ڕۆیشتون کات و شوێنتان دیاری کردووە مەگەرەوە ئێستا لە ناو قسەکانتانە کە هەمووتان باستان کرد بەردەوام ئێوە پەیوەندیتان لەگەڵ یەک بووە هاوهەنگیتان لەگەڵ یەکتر کردووە چۆن بووە یعنی ئەوان لە ماوەی ئەو یەک ساڵە ئاگاداری کارەکانی ئەوە نەبوون لە ماوەی ئەو یەک ساڵاوان ئاگاداری کارەکانی ئێمە بوون بەڵام ئێمە بەڕاستی لە بەڕاشکاوی کات و شوێنمان لەگەڵ خۆشمان ساقۆ نەبووبووینەوە تا ئاخرین پرس کۆنفرانسەکە گرتمان چونکو وا قەرار بوو لە پرس کۆنفرانسەکە کە لە سلێمانی گرتمان کات و شوێنەکەی دیاری بکەین کە لەوێش هەموو لاوانی چوار پارچە ڕێکخراوەکان وەکو لیژنە بەشدار بوون ئێمە لەوێ کات و شوێنەکەیمان دیاری کرد بەڵام کێشەکان زۆرتر لەوێ سەری هەڵدا کە لاوانی بەتایبەت هاوڕێیانی باکوور باسییان لەوە کرد کە چونکو شتەکە ئێمە دامان ناوە کۆنفرانسکە لە سەرتاوە ئێستا بەبێ ئیجازەی ئێمە شوێن و کاتی کۆنفرانس دیاری کراوە ئەوە ئێمە مخالفین و بەژاری ناکەین کێشەکان لەوێ دەزی پێکردەوە گینا ئەوەی کە کێ خوێندکار بووە یا لە خوێندکار نەبوو بفکر ناکەمەوە کێشەیەکی وان نەبوو شتێکی زۆر ئاسایی بوو کاک ئەمن بورن لە ئێرەدا لە ڕاگەندراوەکەتانە لە شوێنێکە باسکراوە دەڵێ جێگای ئاماژەی کە تا ئێستاش دوای چەندین کۆبوونەوە لەگەڵ لاوانی پەکەکە هیچ وڵامێک لەلایەنەوەنەوە بە ڕێکخراوەکانی بە ڕێکخراوەکانی ئەوەی لێژنەی ڕۆژهەڵات و هەروەها بە ڕێکخراوەکانی باکووریش نەدراوەتەوە بۆچی یعنی ئەوە هەنەتانتوانی لە پەیوەندیەکانتانە بزانن بۆچی ئەوان هیچ وەڵامێکیان بێەوە نەداوەتەوە بۆچی بەشداریان نەکردوونە ئێمە سەرەتا سەردانێکە کردمان بۆ لایەنی پەکەکە لە قەندیل ئەوان قەولی هەموو جۆرە هاوکاریەکیاندا و هیچ کێشەیەکیان نەبوو لەوەی کە بەژاری کۆنفرانس بکەن بەڵام دوا بە دوای ئەوەی کە ئێمە سەردانی لایەنەکانی ترمان کرد جا ئەوەی کە لەوێ پاوانخوازی ئەوان لەوێ سابت کرا
ئەوە بوو کە ئێمە هەموو سەردانێکە ئەمان کرد لە لاوانی پارچەکانی تر بە حکمەوەی کە ئەمانزانی چەندانە ڕێکخراوی هەیە پێشتر بەشداری کنفرانسەکانی ترمان کردبوو هەمووان دامانی لێژنە ئاگادار بووین کە چەندانە ڕێکخراوە لە پارچەکانی ترەیە بەڵام ئەوەی کە ئێمە پرسیارمان کردەوە وتوان کە چند ڕێکخراوی تر هەیە لە باکووتیان بەس ڕێکخراوەکانی پەکەکەی هیچ ڕێکخراوەیەکی تر نییە ئەنە پاوانخوازیەکانی ئەوان لەوێ دەسی پێکردکە ئەو شتە سەرهەڵدانەکەی ئێمە لەوێ شتێک هاتە دەستمان کە بەڵێ ئەمان خەریکی پاوانخوازی ئێمە لەوێ سەردانێکمان کرد وەڵامی ئەوانەوە بکەمە هەموو جۆرە هاوکاریەکەن بەڵام دوایی کە سەردانی ترمانە کرد هەر جارە و بیانویەکیان هێنا کەسی بڕیاردەریان نەبوو کە بتوانێت بڕیاری ئەوە بدات کە بەشداری کنفرانسەکەن یان نایکەن بەڵام لێرەدا بە تایبەتیش کە پرسیارەکەم دەمەوێتەوە بڵم کە لاوانی باکوور بەبێ لاوانی ڕۆژهەڵات یەکەم کۆنفرانسی خۆیان گرت و ئەوەی کە تەنانەت توانیان هێژمۆنی خۆیان بسەپێنن و کۆنفرانسی سێهەم بکەن بە دوو کۆنفرانس و بەشێکی لە ڕۆژاوە بەشێکیشی لە کەمپی دووموز بەڕێوەی ببن ئایا ئێوە وەکو لاوانی ڕۆژهەڵات بۆ یا چۆن بوو نەتانتوانی ئێوە لانیکەم زۆرێک لە ڕێکخراوەکان بە خەناعەت بگەن و ئێوە بتوان کۆنفرانسەکە بگرن بەبێ ئەوان نەدەبوو بۆچی ئەکراکە ئێمێژۆ کنفرانسە بگرین بەڵام ئێمە پێمان خۆش بوو کە ئەو کنفرانسە بە شێوەیەک بێت کە هەموو لایەنەکان بەشدار بن ئێمە کێشەم ئێمە تەنانەت وەکو لە پرسیارە پێشۆکەیش وەڵامدانەوە تەنانەت ئەو لایەنانەی کە لە ڕەمێڵان بەشدار بوون بەبێ هیچ جیاوازیەک بەشداری لێژنەمان کردن ئەرکمان پێسپاردن داوامان لێکردن کە وتەبێژی بکەن نەیان کرد بە خاطرەوەی کە بەهۆیەوەی کە خەلەل خەنە ناو کارەکەەوە تەنانەت لاوانی پەکەکەیش کێشەکەیان هەر ئەوە بوو بە حکمەوەی کە ئێمە نەمانە ئیجازەی ئەومانە نەدا کە ئەوان خۆیان بسەپێنن ئەوان داواکاریانەوە بوو کە ئێمە وەکو لاوانی چوار پارچە بەشداریەکەین وەکو هیچ پارچەیە بەشداری ناکەین یعنی داوای سەهمیەکی تایبەتیانە کرد کە ئەوەش لەلایەن لێژنەوە قبوڵ نەکرا ئەوان هاتن کە شێوێنی کە بەشداری و کنفرانسە نەکەن و تا دقی آخریش بە حکمەوەی کە یەکێتی زۆر جار هاوڕێیانی لاوانی یەکێتی یانوت کە ئێمە وەڵامیان لێ وەرەگرینەوە ئێمە بەشداریانەکەین ئێمە چەندین جار دانیشتنمان کرد لەگەڵیانە بەڵام چون کەسی بڕیاردەریان نەنەر و کەسانێک کە خاوەنی ئەوە نەبوون کە بتوان بڕیاریەوە بدەن لە کۆبوونەوەکانە بەشداریانەکە هەر جار و بیانویەکیانە هێناوە زۆر سپاس خۆشەویستان مێستا هەوڵ دەدەین کە بتوانین دوو میوانی دیکە لە ڕێگای تەلەفۆنەوە وەربگرن ڕەمەزان مۆرای وتەوێژی لێژنەی ئامادەکاری باکوور بۆ چوارمین کۆنفرانسی نەتەوەی لاوانی چوارپارچەی کوردستان کار ڕەمەزان ئێوە خۆتان وەکو ڕێکخراوەکەی خۆتان و هەروە وەکەوەیش کە وتەبێژی لێژنەی ئامادەکاری باکوورن هەڵوێستی ئێوە چییە بەرامبەر بە ئەو ڕاگەیەندراوەی لێژنەی ڕۆژهەڵات و هەروەها ئێوە هەوڵەکانتان چی بووە کە بتوانن هاوکاری ئەمان بن بەریدا سپاسیە خۆ دەکەم دەستێکی ئاقاپتنا خۆ سپاسیە تشکری و جەنابێ وێ و ڕێزدار میوانێ وێ بکەن یا یەکەم بڕاستی ئەم بێژن کۆنفەرانس وەختێکی تێ خەبەردان یانژی لەسەری گفتوگۆ تێ چێکردن بنگی هەوی هەیە بنگی هەوی چییە بنگی هەوی ئەو کۆنفەرانس وەکی کو هەون دەزانن ئەم سێ ساڵە کۆنفەرانس بڕێوە بدن یا یەکەم لە ئامەدە چێبوو کوردێن باکوور چێکردبوون و پشتگیری سازیان چارپارچە جوان کوردستان بەشداری کۆنفەرانسی ببوون یا دویەم لە هەولێرە پایتەختی کوردستان هەرەمی کوردستان چێبوو ئەو ژی ئەم بێژن برادەرن نین باشووری ئەو کۆنفەرانس چێکردبوون یا سێم ژی وەکی کوهۆن دەزانن کۆنفەرانس بوو دوبەش ئەو بەشێکی لە کامپێ دۆمزیا دوهۆکێ ئەم بێژن ڕۆژاوای کوردستانی هەرەمی کوردستانی چێبوو یا دنجی ئەم بێژن ڕەمەلانێ چێن بوو بەڵکە ئەم بێژن کورد کۆنفەرانسی چارەم بەژی کورد جوانên کوردستانی هاتن لەگەڵ هەف بەس ئەو ئاخابتناندا ئەم بێژن بڕاستی ئەم gelek ئەو بوون وەک کۆمیتەیە باکوور عاجز بوون ئەمە چی بوو ئەم بێژن ئارمانجا ئەو کۆنفەرانسە ku نێزیکبوونا جوانên çar parçeyê Kurdistanê çê bikiranan bes ew kar û xebatê ku hat meşandin birastî em wek komîteya Bakur û taybet jî wek rêxistinê Partiya Maf û Azadiyan em rast nabînin yani çima ciwanên Kurdistanê berjewendiyên saziyên xwe yan jî rêxistinê xwe bi berjewendiyên netewa Kurd zêdetir bibînin birastî mewiya gelek aciz bûn em rexneyê wî dikin ya diyên biraderên Rojhilat wek konferansa seyam da me biryar dabû me gotibû konferans bila biraderên me yên Rojhilat dîroka wî û dem ew diyar bikin
بس برادرین روشلات او کار و خبات نزد 5 ماه 6 ماه در کنفرانس نشاندن چه کرن او کار و خبات آندا آگاهداری دا هر چهار پارچه کردستان بس امجی آگاهدار بون کار و خبات این کمیته روشلات چه بکه هر تن امجی آگاهدار بون ام وقت کمیته باکور لور باکور کردستان داشی او کار و خبات این مکر به همون سازی پارتی ریخستن و آلی هم دزگه هم را محدیدن آن شکر مکمبون آن شکر که با کنفرانس چارم دا امکار و خبات این خواه بمشینن بس او کار و خبات این دا ام بیجن همو آلی همو سازی ما دخواست که بلا بشتر کنفرانس چارم بده با کنفرانس سیام دا وک او که دو آلی چه بو بس ام ندخواستن که بلا دو آلی چه بده و همو آلی بلا بشتر کنفرانس چارم بده که جارتر او کنفرانس بلا دو آلی نبه بشتا ام بیجن او برادرین که ملگل وان تکلی دانه بون نیز 18 سازی و ریخستن و پارتی غنج بدپه و برادرین تکه که هموجی یک دنگ بون بوتن که او بریار جیدایه ام کارو خباتن که باکور بکن ام تشکری برادرین روشلات بکن که ام دخوازن که او کنفرانس بلا ریبه بچه بس او کمبونان دا نیز 7-8 کمبونین گشتی لباکور چکر آمده او کمبونان دا ام بیجن همو آلی سازی دزگه بشتاری او کمبونان بون بس برادرین بدپه بشتاری نبون بشتار نبونه وانجی تو جاب نه آگاهداری نکرن نگوتن که بوچه ام بشتاری او جوینا کمبونان نبون یعنی پروبلم سری دا هبو بس او پروبلم ندو گوت بلا پررنگی به بو ویجی ام لگل وان هفدیتنا تکلیان دینن از بخو برادرین کمیته دا چیز گرن او بخو همو ما تکلیل لگل دادتا و برادرین تکیکیل دانی بس او برادرین ما تو جاد برسیل ندان غینج بدتا و برادرین تکیکیل ام وقت باکور ام یک دنگ بون کو ام بشتار کنفرانس چارم یا کو حوال نه برادرین نه روشلات چه بکن ام بشتار بن و لگل وان ام پیشکری وان بکن بویجی ام هاتن حوله پشتی ام چون سلیمانی کمبونه چه بو کمبونه شافتمانی لوی داجی ام بیجن او جوان کرد مگوتو بو یا نیزید بونه هفدو من لوی دید که دوری هفدونه یعنی هین ام 4 کنفرانس بدار بخن بس او 4 کنفرانس یا هینجی هنک آلی و سازی یانجی پارتی ام بیجن برجواندی خوین شخصی ایدئولوژی دپارێزن بەس ئەم بێژن یەن بەرژەوەندیên گشتی نەتەوە ملەتê کورد ناپارێزن ناڕازی بوونê xwe me wek komîteya bakur ew kombûnê da jî anî cim سپاس کاک ڕەمەزان ببورن kombûnê da jî me got yani ew tiştê ku ana çê dibe hewceyê ku konferans çê nebe زۆر سپاس بۆ بەشداری بەڕێستان زۆر باش ممنون خۆشەویستانم هەوڵ دەدەین کە کاک ئەحمەد ئەمین لە ئەندامی لێژنەی ئامادەکاری ڕۆژئاوا وەربگرین. کاک ئەحمەد ئێوە وەکو ئەندامی لێژنەی ئامادەکاری ڕۆژئاوا هەر وەک ئاگادارن لاوانی لێژنەی ڕۆژهەڵات ڕاگەندراویەکیان دەرکردووە سەبارەت بە بەڕێوەنەچوونی کۆنفرانس. هەڵوێستی ئێوە چییە سەبارەت بە ئەو ڕاگەندراوە و ئایا پاڵپشتی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات دەکەن یانە؟ وەکو ئاگاداری ئاگادارمان لێیە ئێمە وەکو لەژنەی ڕۆژئاوا ئاگادارمان لە سەرەتاییوە کە بەڕێوەچوونی ئەم کۆنفرانسە هێشتا لە کاتێ ئامادەکاری لە تقریباً مانگی سێ ئەو کاتانەوە ئەمە وەکو لەژنەی ڕۆژئاوا بەشدار بوون لەگەڵوانە حتا لەگەڵ کاتێ سیمینارەکەژی پشتی وێناکێ ئەمە تقریباً مانگی سەرەتای مانگی شەش بوو ئەمە وەکو لەژنەی هەر چاپارچە لە یەکتر دانیشتن بڕیارماندا بوو کە مانگی 6 کۆنفرانسەکە بکرێ بەس ئەمەژی چاوەڕێی لەژنەی باشوور دەکرێتە وەڵامان بدەن بەس تو وەڵام حتای سە نەهات وەکی ترژی ئاگادارن و لەژنەی ڕۆژهەڵات بریاردا بوون هەکە کۆنفرانسەکە لە مانگی 6 نەکرێ ئەمە ناتوان بڕێوە ببن هەڵوێستی ئێوە هەڵوێستی وەکی تر لەژنەی باکوور ئەوانە ژوازم ئاگادارن و ڕاگەندراوەکەوێت دیار بکەین بەس پێمان خۆش و برەک یانی دانیشتنێک هەبانە خۆشتر بووژی پێش وەکەس بێ ئەو ڕاگەندراوە بەڵاو بکرێت.
بەڵام ئێوە پاڵپشتی ئەمان دەکەن بۆ ئەوەی کە ڕاگەنراوەکان دەکردووە بۆ بەڕێوە نەچوونی وە لەگەڵ ئەو کێشە هۆکارانە هەن کامان باسییان کردوونە؟ یعنی کە کۆنفرانسەکە ئەوە بریاری لەژنەی ئامادەکاری ڕۆژهەڵاتە ئەوان ینی بریادن هەکە ئەوان مەبەستمەوەی کە ئایا ئێوە بەڕێوەنە چێ ئەو لەژنەی سەرپەرشتی دەکات کۆنفرانسەکە مثلەن ناتوان مثلەن کۆنفرانسەکە بەڕێوە بچێ ینی تاکید ئەمەش ناتوانەوە کە بێت بن لەگەڵ هەڵوێستی ئێوە چییە؟ ئایا ئێوە پاڵپشتی ئەوان دەکەن لەوەی کە ئەوان ڕاگەندراوەکان دەرکردووە یان قبولتان نییە؟ وڵی پێمان ڕاستی ئەم پێمان خۆش بوو کە پێش ڕاگەندراوەکە ئەوکە لێکتر دانیشتوانە کە بریارێک کۆتایی بدنەوە کو هەرچار لەژنە بەس ئێستا ڕاگەناوەکە بەڵا بووتەوە ینی مەسەلەی بووە ینی ئەمڕێک دەبێت پێ قبولکردن. زۆر سپاس کاک ئەحمەد لە بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس مەمنوون. خۆشەویستانم لە کۆتایی بەنامە نزیک دەبینەوە دوا قسە دەچینە لای وتەبێژی لە ژنەی هاوهەنگی ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات کاک جەلال. کاک جەلال ئێوە دوان قسەتان چیە سەبارەت بە ئەوەی کە ئایا دەتانەوە بەردەوام بن لەسەر کارەکانتان بۆ ئامادەکاری کۆنفرانس بگرن لە داهاتوو یان نەوە دوای قسەکانتان چی؟ دیارەوەکو سەرنجی خۆم نابێم وتەیەک باسی دەکەم لە خزمەتی هاوڕێیانی لیژنەی ئاهاوەنگی ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی ئێمە دانیشتنمان کردووە کۆی نەزەرەکان لێرەدا لە خزمەتانە باسێکم و کۆی بڕیاری کۆتایی ئێمە وەکو ئەو لیژنەیە چی دەبێ و لەسەر چی ساغبووینێتەوە بەڵام لە پێشەوەی داکار بچین بە شێوەیەکی کورد ئەو هەوڵەی ئەو بیرۆکەیە کە لەسەر بنەمای دروستکردنی کۆنفرانسی چوارپارچە هەبوو چۆن نەزۆکرا و چۆن لەلایەن چەند ڕێکخراوەیەکەوە دەستی بەسەرداگیرە ئێمە لە ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات تاوتێمان کردووە و موافقی هیچ کۆنفرانسێک یا کۆنگرێ یا هەر بابەتێکی دیکەی نەتەوەیی لە ئاسی هەر چوارپارچە کوردستان ببێ لایەنێک هەوڵی خۆسەپاندنی بدایە ئەوەی تەنانەت هەر لایەنەکانی ڕۆژهەڵاتیش ئێمە بیان هەوێت بیکەن بە ناوی چەند ڕێکخراوە لە هیچ حاڵدەکە ئێمە بەشداری و کۆنفرانسان نابین هەڵ بدەن بۆەوەی کە لایەنەکان ڕازی بکەن کۆنفرانس بگرن بەنسبەت ئەوەی کە ئێمە هەڵ بدەین کۆنفرانس یا بەرنامەیەکی دیکەی هاوبەشی هەر چوارپارچە کوردستان بکەین هەر وەک لە کۆتایی ڕاگەیەندراوەکە ئاماژە بەوە کراوە بیرۆکەی ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات ئەوەیە کە ئێمە هەموو هەوڵی خۆمان دەدەین هەموو ڕێکخراوەکان لە هەر چوارپارچەی کوردستانەوە لە ئاراستەی دوور لە بەسا دەمارگژی و بەرژەوەندی تاکلایەنانە بەشداری لە کۆڕ و کۆنفرانس و بابەتی نەتەوەی بکەن لە پێناو هەوڵدان بۆ یەکگوتاری نەتەوەی لە نێوان لاوانی کووردا بەڵام ئەگەر هەر کۆنفرانس و بابەتێکی دیکە بەڕێوە بچێت بەبێ بەشداری زۆرینەی لایەنەکانی ڕۆژهەڵات دیارەوەکو تێبینیش لە خزمەتانە باسکەم ئەوەی کە ئێمە ساغ بووینەتەوە هەموو ڕێکخراوەکانی چوارپارچە کوردستانیش وەکو حیزب نەکەوەی کە کۆمەڵێک لایەن بیهەوێ ڕێکخراوەیەکی کارتۆنی دروستکات و بەشداریکا بە ڕێژە بڵێتەوە ڕێژەیەکی زۆر بەبێ بەشداری زۆرینەی لایەنەکانی حیزبی ڕۆژهەڵاتی کوردستان هیچ بەرنامە و بابەتێکی دیکەی نەتەوەیی ڕسمێتی نییە ئەگەر لایەنەکانی ڕۆژهەڵات بە هاودەنگی و پشتیوانی لەگەڵ یەکتر بەشداری نەکەن. خۆشەویستانم گەیشتینە کۆتایی بەرنامە بەو هیوایەکە لاوانی سەرجەم چوارپارچەی کوردستان بتوانن هەوڵەکانیان یەک بخەن و کاری هاوبەشی زیاتریشان پێکەوە هەبێت. سپاس لەوەی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوو. کاتێکی خۆش.